بەناوی خوای گەورە و میهرەبان بینەران و بیسەرانی کەناڵی پەیام، سەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوو. خۆشحاڵم جارێکیکە لە خزمەتی ئێوەی بەڕێزە بین لە بەرنامەیەکیکە لە بەرنامەی خۆراک دروستی. من دکتۆر محەممەد جەباری، پرۆفیسۆری یاریدەدەر لە خۆراک، لە خزمەتی ئەوەی بەڕێزە بین لە ئاڵلقەیەکیکە لەو ئەڵقانەی کە یەک دنیا زانیاری بەیەوەی بەڕێزە بەخشین ئینشاءڵڵا. هەر خۆم نیم دیارە، دوو هاوڵی بەڕێزیشمان هەیە، دوو شێفی بەڕێزی بەرنامەکەمان هەیە لەگەڵمان نابن ئینشاءڵڵا. ئەمڕۆ باسی بابەتێکی یەکجار گرنگتان بۆکەم لەگەڵمان نابن، بزانە خوای گەورە چی نیعمەتێک و چی ڕەحمێکی پێ کردوین. ئەم نیعمەت و ئەو ڕەحمەتەی خوای گەورە بە ئێمەی کردووە، ئەبێ بە بەردەوامی سوپاسگوزاری بین بەڕاستی. لە دوایەم بەرنامەوە بۆتان دەرەچێت کە چی نیعمەتێک چ ڕەحمەتێک خوای گەورە یایەتی بە ئێمە. باڵام پێشەوەی بڕۆمە سەر بابەتەکە، ئەبێ بڕۆینە لای هەردوو شێفی پرۆگرامەکەمان با بزانین چیان بۆ ئێوەی بەڕێز ئامادە کردووە. فەرموون لەگەڵمانە بن و با بڕێین. السلام علیکم. جەماعەت چۆنن؟ ئەمڕۆ باشن؟ ئەمڕۆ دوێرە جواش بین، ئەمڕۆ هەر باش. هەی لەخوا بەزیاد بیاخۆ. وەزعتان باشە الحەمدولیلا. دادشەی ماگیان ئەمڕۆ چیمان بۆکەی؟ ماشەڵڵا ئەمڕۆ شتی جوانە بینم، هەموو ڕۆی جوانە، بەڵام ئەمە هەستەکەم جوانتر. ئەمڕۆ دوو سەڵاتی زۆر تایبەتم ئامادە کردووە. هەی دەست خۆش بێ. هیوادارم بینەران دووبارەکەنەوە. هەی لەش ساڵ سەڵاتەکە بۆ ئەوە یعنی وەکو ژەمێکی سەرێکی ئەتوانین بەکاری بێنین. وەکو ژەمێک سەرەکی یعنی ئەتوان لە پارچەوە بەکاری بێن. تەواو. زەڵاتی یەکەممان بابزانین بۆ چی ئەتوانین لە پارچەوە. زۆر باش. زەڵاتی یەکەممان سیزەر زەڵات. باشە. پێکاتی سەرەکی کاهووە. سیزەر زەڵات. بەڵێ. کاهووە. کاهوو. لەگەڵ مریشک. مریشک. بەڵێ. مریشکەکە سۆسێکی تایبەتمان بۆ حازر کردووە. مادام مریشکی تیا بێ ڕێک بۆ هی نەبێ، بۆ پارچەوە بێ بۆ کەسانەی کە ئەیانەوێت کێشیان دابەزێن. بەڵێ. لەگەڵ نانی تۆست. باشە. لەگەڵ سۆسەکەی با بڵێن. باشە. سۆسەکەی پێکاتوە لە مەیانیس. باشە. پەنیر پەرمەزان، سرکە، هەنگوین، زەیتی زەیتونی مارکی یونس، لەگەڵ بەهارات. کۆمەڵە بەهارات کە لێرە بەهاراتەکان خوێیە، بیبەرە ڕەشە، سێری بۆ درەیە، لەگەڵ ئۆریگانۆ. دەست خۆش خۆش. لای ئەمە پێوترێ سیزەر زەڵات. سیزەر سەڵات. باش. زەڵاتی دوم مانگاوردە زەڵات. باشە. پێکاتی سەرێکی تەماتەیە. باشە. لە تەماتە و پیاز لەگەڵ معدەنووس پێکێت و لەگەڵ جوێس. دەست خۆش. زۆر باشە. من کاتە ناگرم بۆ ئیش تۆ ئیش خەریکی ئیشەکەی خۆت بی ئینشاءڵڵا. ئێمە خزمەتە بدوایی با بزانین ئەگەیتە چی لە زەڵاتەکە تا ئینشاءڵڵا. ڕۆینەوە بۆ لای برای بەڕێزمان. دکتۆر جان ئێوە باشن؟ ماڵژیت سەلامەتن. سەلامەت دیاخۆ. شێفجان ئەمڕۆ چیت بۆ ئامادە کردی؟ ئەمڕۆ برنجێکی گێزەر. برنجی گێزەر. بە گێزەر جوانە، زۆر جوانە شکری. ماشەڵڵا شکلی جوان، ڕاستی جوانە. ڕێگی گەڕی کاستەرە. جوان. ئەم گێزەرە ئەتوانی هەم سووری کەیتەوە، هەم سووری نەکی لەگەڵ ئای برنجەکەی تێکەڵێکی گێزەرە. تەواو. واتە ئەمڕۆ برنجێکی گێزەر لەگەڵ چی؟ برنج لەگەڵ گۆشتی سروکراوە. لەگەڵ گۆشتی سرۆکراوە. من بۆ ئەم بابەتە ماڵ بژار بۆی خانمانە ماڵ ئاسانە، وایە شتێکی ئاسانە، وایە زۆر ئاسانە. بەڵام ئەمە پیازی مۆر، بیبەری ئەلوان، معدەنووسە. ئەی بە دوای بەنیازی دوای بیبییتەوە بۆ کوێمە ماڵەوە یعنی بۆ ماڵی خۆتان یا بۆ ماڵی ماڵغە زۆرم هەندێک لە ساڵ یاخوا ئەمە هەموو ێوارێکەوە ئەیبیتەوە یانە دەی لە ساغ یاخوا. عافیەتی ئێوە ئەوانیش بێ ئینشاءڵڵا. زۆر باشە. تۆ خەریکی خواردنەکە و بە ئینشاءڵڵا بە دادشەیمەش خەریکی زەڵاتەکەی بێ. منە ڕۆم بابەتێکی گرنگ باسەکەن ئینشاءڵڵا لە خزمەتانە بەڕێزان. با بڕۆینە سەر بابەتەکە. بەڕێزان، طبعاً من وتم ئەمڕۆ بابەتێکی یەکجار گرنگە کە باسیەکەم ئەوش ئەوەیە
خوای گەورە نیعمەتێکی زۆر زۆری یاوە بە ئێمە بەڕاستی و پاراستنیەتی لە نەخۆشیەکان لەو نەخۆشیانەی کە هەندێک نەخۆشی هەیە بە دەستی خۆمان ئێمە خۆمانی تووشەکەین بەڕاستی هەندێک نەخۆشی هەیە بە دەستی خۆمان ئێمە تووشی خۆمانەکەین هاوتمان ولا لا تلقوا بأيديكم إلى التهلكة هەندێک جار خۆمان بە دەستی خۆمان ماڵی خۆمان وێرانەکەین باسی ئەو نەخۆشیاناکەم کە یعنی دەستی خۆمانی تایە کە ئەوەیە بەشێکی بە خۆراکەوەیە پەیوەست بە خۆراکەوەیە بەشێکی پەیوەستە بە وەرزش و خەو و باری دەرونی بەڕاستی باش ئێمە لە بیرمان نەچێ تۆ ڕۆژانە سەرچاوەی نەخۆشیەکان لە چیەوە دێ لەمانەیە کە من باسیەکەم ئێمە ڕۆژانە بەرکەوتەی کۆمەڵێ دژەتەنین ڕۆژانە بەرکەوتەی کۆمەڵێ دژەتەنین ئەم دژەتەنانە چی لە دووکەڵی سیارەیە چی لە ژینگە بێ چی لە خۆڵ و تەپوتۆزی خۆڵ و ئەمانە بێ چی لە خواردن بێ ئەو خواردانەی کە ئیخۆین ئەگەر ناهاوسەنگ بێ ئەمانە و ئەگەر هاوسەنگیش بێ خۆراکی تەواویش بخۆین هەر لە شایە لە بیرتان نەچێ تۆ کە خواردن ئەخۆی ئێمە کە خواردن ئەخۆین کۆمەڵێ پاشەڕۆ دروست ئەبێ وەکو چۆن بەو شێوازە سووتانی هەموو ئەو خۆراکەی کە یەتە لە شتەوە ئەی سووتێنی کۆمەڵێ پاشەڕۆی دوێ دروستە بێ ئەم کۆمەڵە پاشەڕۆیە هەندێکیان لە ئاستی با بڵین خانەکانە ئەمانە چیان لێ دێ ئەمانە هەمووی دژەتەنی تیا دروستە بێ واتە دژەتەنەکان لە ژینگەوە دەستمانەکەوێ لە تەپوتۆز و با بڵین شینکاڵین لەمانەوە لە تەپوتۆز و سیارە و دووکەڵی سیارە و بنزین سووتان و گاز و ئەنواع و ئەشکال ئەو شتانە و لەگەڵی شایە خواردن کاتێ لەسەر ئاستی خانەکان خواردن ئەخۆین کۆمەڵێ دژەتەنمان بۆ دروستە بێ ئەم دژەتەنانە باڵانسی خانەکانمان تێک ئەدەن ئیلکترۆنەکان لە لەشلەکان لەسەر ئاستی خانەکان تێک ئەچێ باشە ئەی باشە ئەمانە هۆکارن بۆ ئەوەی تووشی نەخۆشی بین ئەم دژەتەنانە هۆکارن یەکێک لە هۆکارەکانن دژەتەنەکان یەکێک کە لەکوێوە دێ دژەتەنەکان دووبارە یەکەمەوە دژەتەنەکان لە دووکەڵی سیارە لە ژینگە تەپوتۆز و خۆڵ و ئەمانە لە خواراکەوە لە نەجوڵانەوە ئەمانە هەمویان دژەتەنمان بۆ دروستەکەن یەکێک لە هۆکارە سەرەکیەکانن کە نەخۆشی دروستەکەن ئێمە باسمان کرد نەخۆشیەکان ئەبن بە دوو بەشەوە بەشێکیان نەخۆشی بۆ ماوەییە باسی ئەمە ناکەم بەشەکەی تریان کە زۆربەی زۆرەتی هۆکارەکانیان هەڵسوکەوتی ژیانی ئێمەیە گۆڕانکاریە لە شێوازی ژیانمان و بەشە گرنگەکەی لەکوێیە بەشە گرنگەکەی ئەم دژەتەنانەیە ئەگەر خۆراکی هاوسەنگیش بخۆی هەر دژەتەن لە لەشتا دروستە بێ ئەگەر خۆراک بخۆین هەر دژەتەن دروستە بێ لە لەشتایە لەسەر ئاستی خانەکان باڵانسی خانەکانمان بۆ تێک ئەدەن ئەگەر بێت و بەڕێزان بام مەسجەیە بەم شێوازە بۆتان بگەین ئەگەر بێت و ئاستی دژەتەنەکان زۆرتر بوو لە ئاستی دژە ئۆکسانەکان ئەگەر بێت و دووبارەیەکەمەوە ئەگەر بێت و ئاستی دژەتەنەکان لە دژە ئۆکسانەکان زیاتر بوو لە لەشتا ئەگەری نەخۆش بوونت ئەگەری توش بوونت بە نەخۆشیەکان زۆرە نەخۆشی زەختە نەخۆشی شەکرەیە نەخۆشیەکانی ترە نەخۆشیە درێژ خایەنەکانە وەختێک دژەتەنەکان
زیاتر ئەبن لە دژە ئۆکسانەکان نەخۆشیەکان ئەگەری توشبوونت بە نەخۆشیەکان زیاکە. ئێمە وتمان خۆراکی هاوسەنگیش دژە تەنمان بۆ دروستەکە بەڵام کەمتر. تۆ ئەگەر ژیانت لەسەر خۆراکی ناهاوسەنگ و ناتەواو و فرە پرۆسێس کراو بوو ئەوە دەسێ لە خۆت بشۆ. ئەو هەموو دژە تەنانەکە دروستە بێ یەکجار زۆر ئەبێ قورسە بێ بارەکە و ئەگەر بێت و خۆراکت هاوسەنگ نەبێ خۆراکی تەواوەتی و نەخوارد ئەگەر بێت و خۆراکی فرە پرۆسێست خوارد ژینکە و پاک نەبوو وەرزشت نەکرد لەگەڵ ئەوەیە هەڵسوکەوتی ژیانت زۆر خراپ بوو و هەڵسوکەوتی خراپ مەبەستم مەسەلەن جگەرە کێشانە و مەوادی مەشروب و ئەمانە بێ ئەمانە و زیاد بوو بەخوا ئەگەری توشبوونی نەخۆشی زیاترە چونکە ئەمە دژە تەنەکانە قورسە بارد زۆر قورسە لە دژە ئۆکسانەکان. بەڵام سەیری ڕەحمەتی خوای گەورە بکە بەڕێزان سەیری ڕەحمەتی خوای گەورە بکە. تۆ ڕۆژانە ملیۆنەها بە ملیۆنەها دژە تەنیەتە لەشتەوە هەندێکی لەش دروستێکە هەندێکی لە دەرەوە دێ هەندێکی لەش دروستێکە هەندێکی لە دەرەوە دێ ئەمە بارد قورسەکە بەڕاستی ئەی خوای گەورە چی بۆ داناوی بۆ ئەوەی بەرامبەر ئەم دژە تەنانە بوەستیتەوە. خۆشت ئاگاد لێی نییە والله ئاگاد لێی نییە لەم دژە ئۆکسانانە ئەم ڕەحمەتی خوایە کە تۆ ئاگاد لێی نییە. بەڕێزان بزانم خوای گەورە چی میهرەبانە لەگەڵ ئێمەیە. تۆ خۆت ئاگاد لێی نییە بە هیچ شێوازە ئێمە ئاگامان لێی نییە ئەم هەموو دژە ئۆکسانەی بۆ دروست کردین. دێڵە دکتۆر باشی ئەو دژە ئۆکسانەمان بۆ بکە بزانت چی ئەم دژە ئۆکسانانە. ئازیزان یەکەم و لیڤڵی یەکەم خەتی یەکەم خەتی سەرەکشی کە تۆ ئەپارێزێ لە دژە تەنەکان کە خانەکان و هاوسەنگی خانەکانت بۆ تێکەدا خەتی یەکەم پێوترێ ئینزیماتیک. ئەمانە کۆمەڵێ ئینزیمن بە ناوی کۆمەڵێ ناوە پێویست ناکا ناوەکانتان بۆ بڵێم لە ڕسمەکە و وێنەکەیە هەیە. ئەمانە ئەم ئینزیمانە گەورەترین ڕەحمەتە بۆ تۆ میهرەبانی خوای گەورەیە بۆ ئێمە. خەتی یەکەمی پاراستنی تۆیە. خەتی یەکەمی پاراستنی تۆ دژە ئۆکسانەکان خەتی یەکەمی پاراستنی تۆ پێ ئەوترێ ئینزیماتیک. ئەمانە کۆمەڵی ئینزیمن. ئازیزان ئەم ئینزیمانە لە یەک سانیەیەکە ملیۆنەها دژە ئۆکسانە خەنە ناو خانەکانە. ملیۆنەها بە سانیە هیلاک نابن ئەم دژە ئۆکسانانە بۆ ئەوەی تۆ بپارێزن بۆ ئەوەی ئێمە بپارێزن بە هیچ شێوازە هیلاک نابن. بە سانیە ملیۆنەها دژە ئۆکسانە خەنە ناو خانەکانتەوە بۆ ئەوەی بتپارێزن. ئاگا لێیە و ئێمەش ئاگامان لێ نییە بەڕاستی. ئەمە خەتی یەکەمی دژە ئۆکسانەکانە. خەتی یەکەمی دژە ئۆکسانەکان ئینزیماتیکە کۆمەڵی ئینزیمن بە ملیۆنەها بە سانیە ملیۆنەها دژە ئۆکسانت بۆ ڕێژن بۆ ئەوەی ئەو دژە تەنانە و بۆ باڵانسکەن لەسەر ئاستی خانەکان. مایتۆکۆندریایە خانەکەیە ئەمانە هەمووی پێویست ناکە ناوەکانی پێ بۆتان بڵێم بەڵام ئەمانە هەمووی باڵانسی ئەو دژە ئۆکسانانە. ئەی باشە کافیە نەبەخوایەشتا ماوە کافیش نییە. ئەی باشە چیترمان هەیە لە لەشە ئەگەر ئەم
دژە ئۆکسانی خەتی سەرەکیەکەمان بە تەواوەتی باڵانسی دژە تەنەکانی نەکرد، خوای گەورە خەتێکی تری بۆ داناوین. خەتێکی تری بۆ داناوین پێوتریە نەن ئینزیماتیک. خەتی دووەم ئینزیم نییە، بەڵام کۆمەڵێ نیعمەتی ترە، کۆمەڵێ ترشە ئەمینی و ترشە چەوری و ئەمانەیە کە پێ ئەوترێ لەوانە تۆ سەیری خەتی دووەم کە گلوتافیۆنیە، یوریک ئەسیدەی کە تۆ لە لەشت جار بەجار زیاکە کێشە و بۆ دروستەکات و نەخۆشی دائەلملوک و ئەوانە و بۆ دروستەکە، ئەو یوریک ئەسیدە دژە ئەکسەدەیە لە لەشی تۆیە. ئەو یوریک ئەسیدەیە دژە ئۆکسانە لە لەشی تۆیە. ئەو کریاتینێ لە دژە ئۆکسانە. ئەو کۆمەڵە با تژە چەوریە، ئەو ترشە چەوریانەی کە پێ ئەوترێ لایپۆیک ئەسیدانە، هەموویان ئەمانە دژە ئۆکسانن. خەتی دووەمن. ئەی خەتی سێم چییە؟ خەتی سێم خۆشەویستان و بەڕێزان، خەتی سێم ئەگەر خەتی یەکەم و خەتی دووەم و خەتی سێم جۆرێکی تریش لە ئینزیمەکان پێوترێنە ئینزیماتیک، ئەبێ لە شۆ وەرێگرین خەتێکەی تر، ئەبێ لە خواردنەوە وەرێگرین. واتە ئەو خۆراکەی کە ئەی خۆین ئێمە، ئەم خۆراکانە کامەی دەوڵەمەند بوو بە دژە ئۆکسان، ئەبێ خۆراکی ئێمە بێ ڕۆژانە، ئەبێ خۆراکی ئێمە بێ ڕۆژانە. ئێبا بڕۆین بزانین ئەم خۆراکانە چین وا دژە ئۆکسانن، چین ئەم خۆراکانە وا دژە ئۆکسانن. ئازیزان بەڕێزان، تۆ سەیری ئەم خۆراکانە بکەن. ئێمە لە چەنەها ئەڵقەی ئەم بەرنامەیە وتمان تکامان وایە با خۆراکتان کانزاکە میوەکان و سەوزەکان بێ. تەسەوڕەکەن زۆرترین دژە ئۆکسان زۆرترین لەوە زۆرترینی شەیە باز، بەڵام زۆرترینیان لە میوەکانە هەیە. بە تایبەت میوەکان وەکو چی؟ وەکو بێریەکان، وەکو شاتوو، وەکو هەنار، وەکو هەموو ئەمانە دژە ئۆکسانیان تایە بەڕاستی. چونکە ئەمانە چیان تیان؟ ئەم دژە ئۆکسانە کۆمەڵە دژە ئۆکسانی زۆری تایە، وەکو چای سەوز، وەکو قاوە، وەکو کەکاو، ئەمانە هەموویان دژە ئۆکسانیان تایە. ئەمانە هەموویان دژە ئۆکسانیان تایە و دژە ئۆکسانەکانی یەشیان بەرزە، واتە لە دژە ئۆکسانە بەرزن. پێوترێ لە 14,000ەوە بۆ 16,000 ئۆراکی پێوترێ، یعنی لیڤڵی دژە ئۆکسانەکانیان بەرزە. بەڵام لەمانە بەرزتر هەیە، ئەویش لە بەهاراتەکانایە. ئازیزان بەهاراتەکان دەقات میوە و سەوزەکان دژە ئۆکسانیان تایە. لە مێخەکە، لە زەردەچەوە، لە بەهاراتەکانی کە دەقات میوە و سەوزەکان دژە ئۆکسانی تایە. دەقات. جاری وە هەیە پرسیارێکە کرێ خۆشەویستان، ئەڵێ بۆچی خەڵکێک وەکو هیندستان، هندیەکان، ئەوانەی لە هیندستانە ژێن، بۆچی نەخۆشی کەم توش نەخۆشیە بن؟ مع العلم خواردنەکانیان خواردنی باش نین، لەبەرەوەی بەهارات خۆراکی سەرەکی ئەوانە. دەقاتی میوە و سەوزەکان دژە ئۆکسانیان تێ. یاگاتان لێ واتە بەهاراتەکان زۆرترین دژە ئۆکسانیان تایە.
دوای بەهاراتەکان میوەکان بێریەکان هەنار شاتوو کۆمەڵێ ئەم بابەتانە ئەمانەیش لیڤڵی ئاستی دژەوەکسانەکانیان زۆر بەرزە. دوای ئەوە سەوزەکان لە سەوزەکانیشا من باسی کۆمەڵێ سەوزەم بۆ کردن، باسی برۆکلیم بۆ کردن، باسی یەک دنیا سەوزەم بۆ کردن، چەوەنەرە یەک دنیا سەوزەم بۆ کرد کە ئەمانە دەوڵەمەنن بە دژەوەکسان، حتاکو تەماتە دژەوەکسانی تایە کە لای کۆپینە. و ڤیتامین سی و ڤیتامین ئی گەورەترین دژەوەکسانن خودی خۆیان. ئاگاتان لێ خۆشەویستان، ئاوها بەم شێوازە خوای گەورە ئێمەی پاراستووە بەم ڕێگایانە و بەم ئەم ئاستانە کە دژەوەکسانە. هەندێک دژەوەکسانەکان لە لەشا دروستە بێ گەورەترین خەتە، باشترین خەتە، سەرەکیترین خەتە، لیڤڵی یەکەم و ئاستی یەکەم و دووەم و سێەم. هەندێکیان ئەبێت لە دەرەوە بیخۆین، لە خواردنەوە بیخۆین. ئێ باشە ئازیزان بەڕێزان، ئەگەر تو خۆراکت خۆراکی هاوسەنگ نەبوو، خۆراکی تەواو نەبوو، فرە پرۆسێس کراو بوو، هەموو چەوری و شیرینی و ئەمانە بوو، لەکوێ دژەوەکسانت دەسەکەوێ؟ لەکوێ دژەوەکسانت دەسەکەوێ؟ دەست ناکەوێت. بۆیە بەس ئەوەنە خوا نەخواسە بەڕێزان، خوای گەورە پاراستوی بەم شێوازە و نیعمەتی زۆر لەگەڵ تایە. جاری وا هەیە 20 ساڵ تۆ ژیانت سەقەتە، 20 ساڵ تۆ لە ڕێگای غەڵەتی ئەڕۆی، بەڵام هەر ئەتپارێزێ بۆ ئەوەی ڕەحمی بەزەیی پێت ئەبێ، بۆ ئەوەی بتپارێزێ. بەڵام ئێمە دوای چەندەها ساڵ لەسەر ڕێگای غەڵەت ئەمجا بیرەکەینەوە، کاتێک کە تووشی نەخۆشیە بین اینجا بیرەکەینەوە. ئۆ ئەرێ کامە دژەوەکسانی تایە، کام خۆراکە دژەوەکسانی تایە، خوا با بڕۆین ئەو دژەوەکسانانە بخۆین. بۆچی تووشی شێرپەنجە و سەرەتانە بین؟ با بڕۆین ئەوانە بخۆین. ئەی باشە لە بیدایەتەوە بۆ لە سەرەتاوە بۆ ئەم خۆراکە هاوسەنگە و تەواوانت نابێناوە ماڵی خۆت. ئەمەیە مشکلەکە ئێمە بەڕاستی بەڕێزان کە تووشی نەخۆشی بووی، ئیتر ئەم سەوزە و میوە و بەهاراتانە فریاد ناکەوێ. ئەم دژەوەکسانانەی کە لە میوە و سەوزە و ئەمانەیە فریاد ناکەوێت چاکت کاتەوە، کۆنتڕۆڵ و باشە بەڵام چاکت ناکاتەوە. بۆیە با بە گرنگی بە خۆمان بدەین بەڕێزان خۆشەویستان، با گرنگی بە ماڵ و مناڵمان بین، با گرنگی بە خۆمان بین، با گرنگی بە کۆمەلگاکانمان بین، بە کۆمەلگامان بین، بۆی کۆمەلگایەکی تەندروست دروستکەین ئینشاءڵڵا. من باسی نەخۆشیەک ناکەم بۆ ماوەیی بێ ئەم نەخۆشیە تووشی تۆ بێ، ئەمەیان باس ناکەم، ئەمە قەدەری خوای گەورەیە، باسی ئەمەیان ناکەم. بەڵام خۆ ئەگەر نەخۆشیەکە بۆ ماوەییش بوو تووشی نەخۆشی بۆ توانی کۆنتترۆلیکەی بە خۆراکی هاوسەنگ و لە بیرمان نەچێ وەرزشیش یەکێک لە ڕێگاکانە کە بەهێزبوونی سیستمی ئەم دژەوەکسانەمان بەهێزەکە. باشە خۆشەویستان، ئەمە بە جوانی بابەتی دژەوەکسانەکان و دژەتەنەکانم بۆ ئێوەی بەڕێز ڕوون کردەوە. ئەم جاڕۆمە لای بەڕێزان هەردوو شێفی پرۆگرامەکە با بڕیم زانین دژەوەکسانیان بۆ دروست کردوینیانە، با بڕیم زانین. بەڕێزان دیسانەوە سڵاوتان لەبێ، بینەوە لایدا شەیمادار شەیمات چیت بۆ دروست کردین؟ ئەم جواب زانام تەواوت کردووە بە ئیسراحەتی خۆت تەواوی بابەتەکە بۆیان شی کەرەوە چی و کردووە چۆن دروست کردووە، ساحەکەی توێ و مایکەکە لای توێ. فەرموو. بەخێربێنەوە. ئەمڕۆ من زەڵاتی سیزەرم دروست کردووە بە کاتی سەرەکی بریتە لە گاهوو و نانی تۆست لەگەڵ مریشکی فرێش. مریشکەکە سۆسێکی بۆ گرینەوە و لەناو تاوەکەیان نابێت تاوەکە یعنی ڕۆنی تیابێ بەس خۆی لەگەڵ سۆسەکەیە و ئەساسی با بڵێن زەڵاتەی سیزەر پەنیر پەرمەزانە. ئەم نەوع پەنیرە ئەم شێوازەیە ئەدەر لە لەڕنە لەناو سۆسەکە بەکارێت و دوایش بەکارێنێتەوە. پەنیرێکی تاڵ دێ خۆشە
جوانە و سۆسەکەشی مایانی زەر لەگەڵ کەمێک خوێ کەمێک سرکە جوانە ئاڵەتی ڕەش سیری بۆدرە لەگەڵ هین ئۆریگانۆ هەنگوین جوانە تۆ دەست زەڵاتی دووەممان گاوردە زەڵات زەڵاتی دووەممان تەماتەیە لەگەڵ پیاز لەگەڵ گوێس لەگەڵ گوێس معدە نووسیش جوان دەست خۆش زۆر دەست خۆش طبعا من لەگەڵ زەڵاتەکان زۆر دوکیان زۆر جوانن بەس لەگەڵ ئەمەیان مایۆنیزەکە نیم خۆتە زانی مایۆنیز فری ڕاهینە تۆزێک پرۆسس کراوە ئەشەدوو هەمووی هاوسنگ بوو خۆراکی هاوسنگە دژەوەکسانی یەک دنیا پڕێتی بەڵام بەسەوە لەگەڵیان نیم عیبی نییە زەڵاتەکە و زۆر جوانە لە شت ساغ بێ و دەسەکانە خۆش و مهمترین شت ئەم مهینەیشە بە دانێوەڵە تەواوەکان بێ ئەو تۆستە لە دانێوەڵی تەواو بێ زۆر باشترە بۆ زەڵاتەکە دەستە خۆش ئەوە بەڕاستی تا ئەتوانین وەکووتمان لە پارچەوە بیخوا باش دەست خۆش بیاخۆ دەرچێماگیان با بڕینەوە لای شێفی گەورە چیت بۆ ئامادەکردین برنج بە گێزەرەکە تەواو بوو بەڵێ جوانکاریشم بۆ کردو بە سێوی هەردوو گێزەر دژەوەکسانی باشی تایە بۆیان بۆ گرنگیت بە گێزەردا بیرەوەمان نەبزاری وڵات دژەوەکسانی باشی تێداوەڵی ئەمجا سێویش دژەوەکسانی تایە ئەو خورمایی دژەوەکسانی تایە حد بە تایبەت ئەو زرشکەیە یەک دنیا دژەوەکسانی تایە بەڕاستەکە هەموو دژەوەکسان برنجەکەمان بۆ شێوامە دەکە کە باسماکە گێزەرەکە بە سێوی سەوز و سێوی سوور خورما زرشت برنجەکەمان بۆ شێوە کۆتایی پێێنە گۆشتەکەمان بەدڵی خۆتی جنی وەکو شێوەی قەلیە قەلیە بە شێوازای جنی چوکتر بێ سوورێکیتەوە شتانی بیکوڵێنی ئەشتوانی بەڵێ جوان سوورێکیتەوە بە پیازەوە بە بیبەری ئەلوانەوە بە کاری بە زیرە گەر حەز لێ بۆ سیریشی دەکەی توانتێکی جوانە فول بیبەر ئاڵاتی ڕەش هەمووی کەمکەمێک بەکاری هێنی تامیشی خۆشەکە و بۆنیشی خۆش و ڕەنگیشی جوانە ڕەنگیشی خۆش دای بۆ شتانی ڕازانیتەوە پێشکەشیەکەی ئەو معدە نووسە بەسەروێت ئەی دەست خۆش بێخوا واتە ئێستا فول هینە بۆ دروستکردین فول ئەنتیۆکسیدانت بۆ دروستکردین تەوا لەشت ساغ بێخوا طبعا وابزانم باسی برنجم بۆ کردوون دوایی دینە سەر برنج و بابەتی برنج سەرچاوێکی باشی کینە کاربۆیدراتەکانە من تەنها بەس برنج مۆزوعی برنج ئەگە بێ کەمی لێ بخورێ لەبەرەوەی کاربۆیدراتێکە تۆزێک شەکرە بۆ کەسانی بە تایبەت شەکریان هەیە و بۆ کەسی تەندروست تۆزێک شەکرەکە زوو بەرزەکات و بەڵام کە تێکەڵ بوو لەگەڵ ڕۆنا چوری تێکەڵ کرد ئاوا زەڵاتە و تێکەڵ کرد و دوای ئەوە لەگەڵ ئەمەیە تێکەڵی کرد ئەم خواردنانە هەڵمژینی شەکرەکە بۆ کەمەکاتەوە چوری و پرۆتین لەگەڵ برنجایە کە تێکەڵی یەکتریەکەی هەڵمژینی شەکرەکەی کەمەکاتەوە یعنی من بە تایبەت ئەگە برنجەکە بخۆم شەکرەکەی تۆزێک زوو بەرزەکات ئەگەر بە پڵاو لێبری باشتر چوریەکەی زۆرتر بێ چوریەکەی زۆرتر بێ چکە تۆ لەگەڵ چوریەکەی ئەخۆی و لەگەڵ ئەمەی شای خۆی تۆزێک بەکوتم شەکرەکەی هێواشەوەش بەرزە بێتەوە ئەمە شتێکی باشە بەڕاستی ئەجینا ئەبێ سەیری ژەمەکانی ترت کەی بزانین چەنێ کار بەخۆی بەڵام وەکووتمان دووبارەیش یەکەینەوە سەرچاوەی شەکرە نادیارەکان لە ڕۆژەکەیە ئەوانە لابە شەکری نادیار چییە؟ یعنی تۆ ئێستا ئەم ژەمە جوانە و کردووە ژەمێکی جوان و پوخت و کەمێک لەوە بخۆیت و ئەم نیعمەتە بخۆی ژەمێکی زۆر هاوسەنگە بەڕاستی بەس چ کاتێک من ئەم ژەمە تێکە دەم ئەگەر بێت من بێت وابزانم حەزشت لێ نییە یا حەز لێ ئەگەر شەربەتێک بێنم شەربەتەکە ڕەنگ بێ بەس ئاو شەکر و ڕەنگ بێ یان بیپسیەک بێنم بیپسیەکە یەک بیپسیەک تقریبا نۆکە و چک شەکری تایە شەکری ئیزافە کراوی تێ ژەمەکەم تێکە دەم ئەوەیە بابەتەکە دکتۆر ڕەحمەت بەدایک مەمودا ئەمە مەخۆ خراپاوی کێوتی داڵم دکتۆتی ئەوم لە ڕقی دکتۆر هەری خۆ نانەمانە خوێن بۆیە بۆ ئەوەی ئەم ژەمە جوانە تێک نەدەین ژەمێکی جوان زەڵاتەیەکی جوان باشە ژەمێکی جوان هەموو ڕۆژێ تۆ خۆراکی هاوسەنگ و خۆراکی تەواو دێناوە بۆ ئەوەی تێکی نەدەن خۆشەویستان ئازیزان بۆ ئەوەی ئەم ژەمانە تێک نەدەن
بەڕێزان بۆ ئەوەی ئەم ژەمە جوانانەی ئێمە کە دروستی ئەکەن هیلاکە بن لەگەڵیان بۆ ئەوەی تێکی نەدەن تکام وایە نە لە دواییە شیرینیکی زۆر بێنی لەگەڵیایە نە لە پێشی باشەکە بشکێنی یەک دنیاە شەربەتی ئەنواع و ئەشکال هەیە کە لە بەرنمەیەک باسمان کردووە بەڕاستی نایەینە سەر ئەوانە کە ژەمەکە و تێکەدا هاوسەنگەکە و تێکەدا بەڕاستی باشە هەم شیرینیەکانیش معقول نییە تۆ لە دوای ئەو خواردنەوە ئەو خواردنە جوانەوە 4 لقمە قازی بخۆیان 4 چزانم حەلەویات بخۆی بەڕاستی ئەمە تێکێ دەی یعنی ژەمەکە تێکەدەی کاکە ماساو خۆ لە جیاتی ئەوە بەڕاستی توانی ماساو خۆی ئەوە تا بزانم چ یعنی ئەمە ژەمێکی جوان ژەمێکی زۆر جوانە بەڵام ئازیزان ئەمە ئەگەر خوای گەورە پێتی یابوو ئەمە ژەمێکی هاوسەنگە خۆ بەخوا ئەگەر لە ژەمەکەتا لە بەربانگە یەک تۆزێ نیسکونۆک و لۆبیا و ئەمانە و خواردبێ تۆزێ فاسولیا و هەبێ بە یەک تۆزنانەوە ئەو نیعمەتانە لەگەڵ سەوزە و زەڵاتەکەیە کە هەرزانە هەمانە و ژەمە و دەسەکەوێت جگەل لەوەی کە لە گۆشتەکەی تۆزێ پرینێ بەڵام ژەمێکی هاوسەنگی جوانە دەستکەوتووە بۆیە تکامان وایە بۆ ئەوەی تەندروست بین بە خۆراکەکانمان خۆراکی تەواو بێ لەبەرەوەی ئەمانە سەرچاوەی گرنگی دژەوەکسانەکانن سەرچاوەی گرنگی دژەوەکسانەکانن و دوورکەوینەوە لە سەرچاوەی دژەتەنەکان و دژەتەنەکان وەکووتم بە هەموو جۆرە دژەتەنەکانەوە چ دژەتەنی با بڵێن دەرەوە بێ چ دژەتەنێک کە خۆراک بێ و بیکەیتە ناو لە شتەوە بەڕاستی ئاوا بکەین بەخوا لەشمان ئینشاڵڵا لە شیەوەی ساغە بێ خوای گەورە بەرەکەت بخاتە ڕزق و ڕۆزی هەموو لایەکەوە ئینشاءڵڵا بەرەکەت بخاتە ژیانتانەوە ئینشاءڵڵا و خوای گەورە لە هەموو لایەکی قوبوڵکە ئەم ڕۆژوە بۆیە بەڕێزان ئێمە یانی هاتوینە کۆتایی ئەم بەرنامەی ئەمڕۆ هیچ تێدا دچەمیان باسیکەی نەخێر دەست چاو خۆش بسپاس سپاس دەکەین تۆ بەڕاستی ئازادی کێشم گەشتان ساغ بێ ئاخوا هەمووتان لەشتان ساغ بێ خوای گەورە موفقتان کە ئینشاءڵڵا بۆ بەرنامەیەکە لە بەرنامەی خۆراک دروستی لەگەڵتان نابین و خواتان لەگەڵ